زیاتر لە 300 پۆلیسی ڕێپێدراو بە خۆپێشاندانێک چوونە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان. داوای بەرزکردنەوەی پلە و زیادکردنی موچە و دیاریکردنی ناونیشانی وەزیفیان دەکرد و ڕایان گەیاند. تا ئێستا لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستاندا بەجددی بەدەم داواکاری ئەوانە نەهاتووە، بەڵکو تەنها بەڵێن بووە و هیچیش نەکراوە. بڕیاری ئەوەیاندا شەقامی سەرەکی بەردەم ئەنجومەنی وەزیران و پاشان بەردەم پەرلەمانی کوردستان دابخەن و ڕێگا بە هاتوچووی ئۆتۆمبیل نەدەن. بەمویەشەوە کێشە و ئاڵۆزی کەوتە نێوان چەند شوفێر و خۆپێشان دەرێک. داوای دەکەین موچەکەمان وەکو موچەی هێزەکان ئاسایشی ناخۆی دەبێتەوە. ئەو خزمەتێک کە هەمانە نزیکی ساڵ و نوێ کە بۆمان حساب بکرێت ڕۆژبەشمان بۆ حساب بکرێت، چکە تاکو ئێستا ڕۆژبەمان بۆ حساب نێ. بیانووی ئەوان ئەوەیە کە بودجە نیە و ئەو بیانوانەمان بۆ دێنەوە، بەڵام پێشمانگرەوە پێشوەکو معلومە خولی سەربازی 201 قوتابی کەس کۆتایی پێ هاتووە. یعنی هیچ بیانوێکیان بۆ ئەوە نییە کە پارە نیە یاخو بودجە نیە. ئەنجومەنی وەزیران یەک کەس ناتوت بزانە ئێمە کێشەمان چییە، ئەمە 4-5 مزارەکەین کەس نابن بەهانەمانە، کەس ناخۆی نەکە بە سەحیب ئێمە چیمان تاوا کردووە؟ ئەوە کێشەی ئێمەیە، ئێمە کەس خۆی ناکە بە سەحیب ئێمە ئەچین بە کۆلێژی پۆلیس تا ئێستاش موچەمان لێ فەرمون من لاڵە بجۆیم بۆ ئێرە بە 400 سا من چی بکەم؟ یەکمان چون دەتوان داو بکەم ئاوا. ئێمە ماوەی ساڵێکە داوامان پێکەن، بەڵام داوامەکە یعنی ئەوەی خۆمان نییە، مستحق خۆمان نییە، داوامەکەمان لە داوامی خۆمان زیاترە. موسەکەشمان هەر نیۆمان بۆ سەرف دەکەن بە بیانووی ئەوەی کێشەی مەعاشی و کێشەی دارایی هەیە. یعنی بەڕاستی ئێمە مۆدیلی نیو موسەی لێمە دەست پێ کرد، ئێمە ساڵێک زیاتر هەنی موسە وەردەگرین. یەکێک لەو خوێندکارانەی کە کولێژی پۆلیسی تاوا کردووە و هاتووە بۆ خۆپێشاندان ئەو بە نوێنەرەتی قوتابیانی خۆپێشاندەر چوانە و ئەنجومەنی وەزیران و داوای خۆپێشاندەرانی گەیاندە بەرپرسانی ئەنجومەنی وەزیران. لەمان هەر ڕێژارێ ئێمە نازانین ئایا تا ئێستا پۆلیسین یان یان کارمەندێت، ئێمەش بۆ خۆمان دەوامەکەین، ئەو نزیکەی ساڵێکە دەوامەکەین بۆ خۆمان. لە نزیکی ئەم ساڵەیە کە داوامان کردووە تا ئێستا هەر بە موچەمان بووە و لەبەر سیستەمی پاشەکەوتنی موچەش مانگی یەکی ئێمە 332,000 بووە و مانگی دووەم 462,000. پێشتر پێشەوەی ئەم سیستەمە جێبەجێ بکرێ ئێمە 543,000 وەرگرتووە. دوای گرتنی شەقامی بەردەم ئەنجومەنی وەزیران و پاشان شەقامی بەردەم پەرلەمانی کوردستان کە هیچ سوودێکی نەبووە بۆ خۆپێشاندەران، بڕیاری ئەویاندا خۆیان بگەین ناو پەرلەمانی کوردستان، بەڵام لەلایەن پۆلیسەوە ڕێگریان لێکرا. بۆیە خۆپێشاندەرانیش بڕیاری ئەویاندا بگەڕێنەوە و ڕۆژی پێنجشەممە بچنە بەردەم وەزارەتی ناوخۆ. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.